باسی کارەکانی خۆم کەم لە چەندین باری جیاوازەکان کردو الحەمدولیلا لە هەمووی فیدباکی باشم هاتۆتەوە پێم خۆشەکە باسییان بکەم سەرەتا کە دەستم بە کار کردواتە لە ماڵەوە هاتمە دەرەوە بە کاری شانۆ دەستم دەکرد سەرەتا ساڵی 2016 لەگەڵ شانۆکەشا کۆڕی شێعر چکە دەستی نووسین هەبوو پێ پۆش بووە سەرەتا ساڵی 2016 بکەیکەم کۆڕم کرد لە دوای ئەوە شانۆ هاتمەنەوە بواری شانۆ واتە ئەوە سەرەتا کارکردنی من بوو دواتر کەپۆلی دوازدەم تەواو کرد لە بەشی ڕاگەیاندن وەرگیرام باڵم خۆم بوونی بەشی ڕاگەیاندن پابووەتەنیا و بەشەم هەڵبژار لە بۆری ڕاگەیاندنش دەستم بە کارکردن کرد لە دوای کاری ڕاگەیاندنەوە لە ساڵی 2018 بۆ 19 بوون بە یاریزانی هەشتوانی لەبێ یاریزانی هەشتوانی کە بەردەوام بەهۆڵە وەرزشەکان نابوون حەزم بە هەڵگرتنی کورسای و با بڵێن بوو بە یاریزانی کێزی لەش تا ئێستاش بەردەوام بۆی کە یاریزانی کێزی لەش بمدا پسو بە دەوراتەکانە بەشداری دەکەم هاوکات ئەنووسم وەکو باسم کرد خاوەنی کتێبێکی چاپ نەکرامم لەم بۆرانەیە کارەکەم هاوکات ئێستاش جێگەی سەرکێنی ئاسمانی هەڵەبچەم بەرزشی پاراگلێتەرە خۆکشار بە و وەکو دەستی کارگەری کارەکەم و هەند لەگەڵ ئەم کارەشمە کە بەردەوام کاری ڕاگەیاندن و شانۆ و وەرزشەکەش ئەەکەم بەنیازی کردنەوەی دوکانێکی خۆمم ئینشاءڵڵا لەوێ کارەکەم خواردنگەیەکە و 2 ڕۆژی تر ئیفتتاحی شوێنەکە بکەم. باشە ئەمەیە بزانم ئێستاش توانین تا حەق بە هەموو ئیشەکان بین بەڕاستی ڕقمدا ئیشی زۆر و بۆرە ئەو ئیشانێکە کردومە ئەگەر 2 ساڵ چارێک کارێکی شانۆی بکەم بۆ من بەسە ئەوەی کە بەڕاستی پێم وتراوەتەوە الحەمدولیلا لە هەر جێبوارێکە کە کارم کردووە شوێندەستی خۆمم جێهێشتووە و کەسانی کە لەگەڵ کاریان کردووە ئیشەکە ڕازی بوون. باشە پێم بڵێ پەیامی تۆ چییە لەگەڵ ئەوەشدا ژنە کاتچا بتوانن پاڵش یەکتردن بۆ ئەوەی تۆ بەسەرکەوتن بگەین یا تۆ بەسەرکەوتن ببینین کەسە بۆ پاڵپشتی ڕاستە خۆی تۆ بێنە ژنان بەڕاستی بۆ ئافرەتان بۆ ژنوان کە پاپشتی یەک بن بەڕاستی زۆر گرنگە چونکە خۆتان زانن کە پارێزگای هەڵەبجە بە تایبەت خانمی دەستڕەنگیمان زۆرانە لە پۆستە ئیدارەکانە هەتاوەکو کە دیتە خوارەوە هەڵما خانم هاتوێتە دەرەوە خەرکی کاری پاپشتی ئێمە زۆر گرنگە چونکە مەکە من ماڕچکەشکەم بۆ خانمێکی تر کە نەماڵێتە دەرەوە دەستەکات بەکارێک و بێگومان خانمان تریش پێش من ڕچکەشکێ بوون کە من هاتمەتە دەرەوە کار ئەماتە نێکم ئافرەت بووین نەکۆتە ئافرەتە بەم و ئەتوانم ئەوە بڵم بەڕاستی من لە ئاینی خۆندا بنەباڵی خۆم پاڵپشتی خۆم بۆم و تا ئەم دەنزێ هاتووم تا ئێستا هاتووم خۆم پێگەیاندووە و شانازی بەکارەکان خۆمەوە ئەەکەم چونکە بەڕاستی قورسە ئافرەتێک بەتەنیا بێتە دەرەوە و فەیتی کارکردن بێ الحەمدولیلا لەسەر پێی خۆی بوەستێت و بۆ هەموو شتێک شانازی بە خۆم شانازی بە ئافرەتەکانی شواردە و دیشمەوەکەم کە ئێستا هەوان تۆڕێکمان لێ هاتۆ باوکاری یەکتریەکەین بۆ ئەگەر ببێ پەیامێکیش بگەێنم بەڕاستی پێم خۆشە پێیان بڵێم هیچ شتێک نەترسن با هیچ شتێک دەف نەبێت لە دڵتانە چونکە ئەوە یانسای کارکردنی خۆمە دەست هەر کارێک ئەبم پێم خۆشە دوای نام خۆستکە ئەو کارم بکرداوەتە دەف نەبێت لە دڵڵا بە کارەکەکەم سەرکەوتبووم سەرکەوتن الحەمدولیلا سەرکەوتوش بووم وانەیەک و داخیک نێ بڵ